سیاسەتی هەڵاواردن لە ئێران مەحکوم بە شکستە. هاشم دائیمی ئەندامی شۆڕای شاری مەشهەد لە وتوێژێکدا لەگەڵ سایتی ئینتخاب وتوێتی بە مەئمورەکانی مێترۆ ڕاگەیاندراوە کە سەبارەت بە بەرخورد و ناساندنی ژنانی بەدحجاب سەرەتا هشداریان پێ بدەن ئەگەر ئەوەش نەکرا بەوە دەستهێنانی بەڵگەی سەلمێنەر بابەتەکە بە پۆلیس ڕابگەێنن تا بتوانن لە داهاتوودا بەرەو ئەوە هەنگاو بنێن کە مافی کەڵک وەرگرتن لە خزمەتگوزاریە گشتیەکان لەو کەسانە زەوت بکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی چوەک ڕژیمێکی لایەنگری بربەڕیەتی سەرمایەداری و چوەک ڕژیمێکی کە مەزهەب وەکو ئامرازێک بەکاردێنێ بۆ توندکردنەوەی ئەم ڕێوشوێنە دژە ئینسانیە، مێژوویەکی زۆر مەترسیداری لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا بۆ خۆی تۆمار کردووە. ئەم ڕژیمە لە مەزهەب وەک ئامرازێکی ئیدیۆلۆژیک و بە یارمەتی وەرگرتن لە فەرهەنگی دواکەوتووی پیاوسالارانە، هەڵاواردن و نایەکسانی جنسیەتی و توندوتیژی لە دژی ژنان بە یاسایی کردووە و ڕەسمیەتی پێداوە. ئەوەی کە سەرەتاییترین مافەکانی ژنان لەوانە مافی تەلاق، مافی سەرپەرشتیکردنی منداڵ، سەفەرکردن، جلوبەرگ، دیاریکردنی ڕشتەی خوێندن و هیتر لەلایەن ڕژیمەوە پێشێل کراوە، ئەوەی کە مافی پەیوەندی ئازادانەیان لەگەڵ پیاوان نەبێت، ئەوەی کە هەڵاواردن و یەکجیاکردنەوەی جنسیەتی لە هەموو ئاستەکانی کۆمەڵگادا و تەنانەت لە ناوەندەکانی بارهێنانیشدا بۆ تا ئەسڵێکی نەگۆڕ و هاوکات ڕژیم بە بەخشینی مافی چەند هاوسەری بە پیاوان و برەودان بە سیغا ڕواڵەتێکی یاسایی دەدات بە لەشفرۆشی وەک کاڵایەک، ئەمانە هەمووی بەشێکن لەو کارە ساتانەی کە ڕژیم لە ئێران خوڵقاندوویەتی. پێدەچێت سەرجەمی ئەمانە بەس نەبوو بێت کە دەیەوێت ژنانی ئازادی خواست لە مافی کەڵک وەرگرتن لە خزمەتگوزاری گشتیش بێبەش بکات. لە چەند حوتوی ڕابردوودا و لەگەڵ دەستپێکی وەرزی هاوین، ئاپارتایدی جنسیەتی لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی شێوازی نوێی بەخۆیەوە گرتووە و بە هەر ڕادەیەک دەسەڵاتدارانی سەرەڕۆ و کۆنەپەرست زۆرتر بکەونە ژێر گوشاری ناڕەزایەتیە جەماوەریەکان و پەراوێزکەوتنی جیهانی، هەر بەو ڕادەیەش زەخت لەسەر ژنانیش پەرەدەستێنێ. کەمپەینی تەبلیغاتی ڕژیم لە دەنگ و ڕەنگەوە بگرە تا نوێژەکانی هەینی، لە مەلاگەڕیدەکانەوە بگرە هەتا بەناو کارناسان و بانگەشەکارانی ئیسلامی پەرەیسەندووە. لە ڕاستیدا کردەوەی هێزە سەرکوتگەرەکان تەواوکەری کەمپەینە تەبلیغاتیەکانن. حراسەتی ئیدارەکان لەم بوارەدا چالاکتر بوون و گەشتەکانی ئێرشاد پەرەیان سەندووە. بە هەزاران کەس لە لات و چەقۆکێش و بەسیجی و ئاتەش بە ئیختیارەکان شان بەشانی هێزە نظامی و ئەمنیەتیەکان چالاکانە و بە شەو و ڕۆژ لە شەقام و پارکەکان، لە ڕێگاوبان و ناوەندە گەشتیاریەکان، لە بازاڕ و مەدرسە و هیتر خەریکی ئەزیەت و ئازاری ژنان و تەنانەت منداڵان و کچان و کوڕانی تازەلاون. بەرپرسانی ڕژیم دەزانن کە هەر هەنگاوێک پاشەکشەکردن لە بەرامبەر خەڵک و بە تایبەت ژناندا دەبێتە هۆی چەند هەنگاو بەرەو پێشچوونی جەماوەر و ژنان لە دژی ڕژیم و لەم ڕۆوە ئەم دەستڕێژیە هەمەلایەنەی ئێستا بۆ سەر ژنان جۆرێک لە بەرگری و بربەست دروستکردن لە بەردەم پێشڕەویەکانی ئەو ژنە ئازادی خواز و مافوازانەی کە لە نایەکسانی و هەڵاواردنێکی بەردەوام لە دژی ژنان و پێشێلکردنی مافە ئینسانی و سەرەتاییەکانی خۆیانن ناڕازین. 43 ساڵە دەسەڵاتی ئیسلامی و یاسای کۆنەپەرستانە کە لەسەر بنەمای شەرع و دین و لەژێر چاودێری ئاخوندەکاندا داڕژاوە، ژنانی لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری، فەرهەنگی و هونەریدا کردووە بە شارۆمەندێکی پلەدوو لە کۆمەڵگادا. لە هەموو ئەو سەردەمانەدا ژنان سەنگەر بە سەنگەر لە بەرامبەر یاسای کۆنەپەرستانە و زاڵمانەی ڕژیمدا خۆڕاگری و بربەرەکانیان کردووە و دەیکەن. سیاسەتدا ڕێژەرانی ڕژیمی ئیسلامی کە بێهیوان لەوەی کە ژنان تەسلیمی ئەم بێمافی و هەڵاواردنانە نابن، لەلایەکەوە تەرکیزێکی زیاتریان کردوتە سەر مەدرسەکان و باخچەی ساوایان بۆ ئەوەی هەر لە سەرەتای منداڵیانەوە فەرهەنگی کۆنەپەرستانەی خۆیان لە بیر و مێشکی نەوەی دواڕۆژی وڵاتدا جێبخەن و لەلایەکی ترەوە بە ئاشکرا باس لە بێمافکردنی ژنانی بێحیجاب و بەدحیجاب لە خزمەتگوزاریە گشتیەکان دەکەن. ڕێگریکردن و بێبەشکردن لە خزمەتگوزاریە پزیشکیەکان، گواستنەوەی گشتی،
دەستپێڕاگەیشتن بە بانک و ئیدارەکان لەو ژنانەی کە پۆششی ئیسلامیان نییە و هەروەها دیوارکێشان بە دەوری پارکەکان و بە ژنانە و پیاوانەکردنی وڵات هەر ئەو سیاسەتی ئاپارتادەی ئافریقای باکووری پێشووە کە ڕەشپێستەکانیان لە مافی ژیان و یەکسانی بێبەش دەکرد. هەروەک چۆن ئاپارتایدی جنسی و سیاسەتی هەڵاواردنی ڕەگەزی لە ئافریقای باکوور شکستی خوارد و لەگەڵ نەفرەت و بێزاری خەڵک لە جیهان بەرەو ڕووبەوە، سیاسەتی ئاپارتاید و هەڵاواردنی جنسیەتی کۆماری ئیسلامیش لەگەڵ شکستێکی گەورەتر بەرەو ڕوو دەبێتەوە و هەر ئێستاش شایەتی خەبات و خۆڕاگری ملیۆنان کەس لە ژنان و پیاوانی شەریف و لە دژی ئەم کۆنەپەرستیە مەسحەبیین. محکومکردنی سیاسەتی ئاپارتایدی ڕەگەزی ڕژیم و پشتیوانی و هەستی هاوچارەنووسی لەگەڵ ژنان بە ئاراستەی پاشەکشەپێکردن بە وڵات و چەقۆکێشانەی حکوومەت کە ژنان دەدەنە بەر ئەزیەت و ئازار، ئەرکی سەرشانی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خوازە.